ئاشکرایە گەنجان یاخود لاوان سەرمایەکی گرنگی وڵاتن لە هەر وڵاتێکدا کە بە جۆرێک لە جۆرەکانیان هەر وڵاتەوە بە شێوازی خۆی بایەخ بە گەنجانەدات چونکە داهاتووی ئەو وڵاتن. چۆن ئێمە بتوانین لە هەرێمی کوردستان ئاوڕ لە گەنجان بدەینەوە یاخود هۆشیاریان بدەینێ لە چەند بوارێکدا کە ئەمە کاریگەری ئەبێ بۆ سەرداهاتویان. بە سوپاسەوە میوانێکم لەگەڵە لە شاری قەڵاتجێەوە بەڕێز ئەحمەد حەسەن سەرۆکی ڕێکخراوی گەنجانی ڕاپەڕین کە هەڵبەت لەگەڵ میوانەکەم باسی کار و چالاکیەکان ئەەکەین لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. ئایا چی بۆ گەنجان یاخود بۆ لاوان کراوە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە ڕانیا لە قەڵاتجێ لە بیتوێن ئیتر بە شێوەیەکی گشتی لە سنووری ڕاپەڕین. هەڵبەت وەک ئاماژەم پێەیە گەنجان سەرمایەکی گرنگ و پێویستە بە هەموو جۆرێک ئاوریان بدەینەوە. بە سوپاسەوە ئاماژەم پێیا بەڕێز ئەحمەد حەسەنم لەگەڵا سەرۆکی ڕێکخراوی گەنجانی ڕاپەڕین لە شاری قەڵاتجێەوە. کاک ئەحمەد بەیانیت باش سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانی ئێوە باش، بەیانی بینەران و بیسەرانتان باش. سوپاس بۆ کورساتی عەزیز، سوپاس بۆ ئەم بەسەرکردنەوەی گەنجان، سوپاس بۆ پشتیوانی و پشتگیری گەنجان کە هەمیشە لە خەمی گەنجاندا بوون. بەڵێ کاک ئەحمەد با سەرەتاوە بپرسم کار و چالاکیەکانتان وەک ڕێکخراوی گەنجانی ڕاپەڕین چییە؟ هەروەکو دیارە ڕێکخراوی گەنجان ڕاپەڕین ماوەی 3 ساڵە دامەزراوە کە لە کۆمەڵە گەنجی خۆنەویستی خۆبەخش و دڵسۆزی ئەم دەڤەرە پێک دێ کە لە هەموو ناوچەکانی تێدایە بەڕانی و قەڵازێ و چاخۆڕنە و ژارا و سەنگەسەریشەوە. ئامانجی ڕێکخراوی گەنجانی ڕاپەڕین بریتە لە هۆشیارکردنەوەی کۆمەڵگا و بریتە لە ڕوبەڕووبوونەوەی ئەو کارە دوور لە ئاداب و دوور لە مرۆڤایەتی کە لە کۆی وڵاتانی گیان دروست بۆ بەتایبەت ناوچەکەی ئێمە و کوردستان کە بەداخەوە بابەتی مادەی هۆشبەرە و کۆچی نایاسایی گەنجانە کە ئێمە 3 ساڵە بەردەوام کاری لەسەر دەکەین. سەرەتای دەستپێکی کاری ڕێکخراوەیمان بە مادە هۆشبەرەکان دەستپێکرد بە چالاکی لە خوێندنگە ئامادەیەکان بە سوپاسەوە بۆ بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕاپەڕین کە مۆڵەتی پێداین و توانیمان لە کۆی 55 خوێندنگای ئامادەی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین 50 خوێندنگا سیمیار و ڕشۆپی تێدا ئەنجام دەین کە ئەمەشیان تواندرا لەم ڕێگەیەوە کۆمەڵێک هۆشیاری باش بدرێتە ئەو گەنج عەزیزانەی کە لە قۆناغەکانی ئامادەین و دواتر لە ڕێگای پرۆشەر و ڕێگای سیمیناری سەر شەقام و کافتریا و شوێنە گشتیەکان دیسانەوە بەردەوام بووین لە ڕێگای بڵاوکردنەوەی هۆشیاری تا بتوانین ئەم حاڵاتە کەم بکەینەوە و بتوانین گەنجانمان بپارێزین لەم مادە کوشندەیە کە بەداخەوە مادەیەکی کوشندەی سەردەمیایە کە لەوانەیە گەنجبەرەوە ئاقارێکی زۆر وێرانکاری بەرێ. و دواتر ئێمە هەستاین بە بابەتی ئەنجامدانی دیدار کە بە خۆشبەختیەوە ئێمە بۆ یەکەم جار بوو لە دەڤەری پشدار دیداری چارەسەرویەمان ئەنجامدا بە ئامادەبوونی چەندان کەسی پسپۆر لە سەر بابەتی مادەی هۆشبەر و بژانەوەی ژێرخانی یابووری کە خۆتان دەزانن زۆرترین گەنجی کۆچکردن کە کۆچ دەکات بۆ ئەوروپا و هەندەران گەنجی پشدەرە بەداخەوە ئەمەشیان فاکتەرێک بۆی بدۆزینەوە لە ڕێگای دروستکردنی هەژێرخانی یابووری. هۆکارەکەی نەبوونی هەلی کارە، نەبوونی کارگە و کۆمەڵێک پرۆژەی ستراتیژیە کە بەداخەوە چون خۆتان دەزان پشدەر دوایین خاڵی سنووری نێوان ئێران و عێراقا و لەگەڵ ئەوەشدا ئێمە هیچ شارۆچکەیەکتری قەزایەکی ترمان بەسەرەوە نییە تا ئێمە خەڵک هاچۆی بە شارەکە ئێمەدا بکە. تەنیا شوێنێک کە هاو سنوورمانە شاری سەردەشی ڕۆژهەڵاتی کوردستانە کە ئەمیش ڕێژەی کەشکار کەم دێ و جوڵەکانی بازرگانیش بۆ ئاستەنین کە مای خۆشحاڵی بێ بۆ بژانەوەی بۆیە پشدەر پێویستی بە پرۆژەی ستراتیژی پێویستی بە دروستکردنی دەیان کارگە و چەندان پرۆژەی گەورە هەیە بتوانرێ دەرفەتی کار بۆ گەنجان دروست بکرێت. بەتایبەت خۆتان دەزان ساڵی 1990 ئەوانە پشدەر و بتوێن بە تووتن بەناوبانگ بوو و ئێستاش پشدەر توانای هەیە
نەک بامیە بۆ کوردستان بگرە بۆ ناوڕاستی عێراقش دابین کە بەداخەوە کاتی پێگەیشتنی بەرهەمی بامیە جوتیاران زۆریان لێ دەچێتە زەرەتمەند و دووچاری زەرد دەبن بۆی ئەوەی کە نرخێکی وایان بۆ ناکە کە بتوانن ئەو مەصرفاتەی لایان کردووە دەستی بخەنەوە. بۆیە من هەل لێرەوە لەم کەناڵە عزیزەوە بە دەرفەتی دەزانم داوا لە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بکەم، داوا لەلایەن پەیوەندیارەکان بکەم کە ئەم کەرتی کشتوکاڵ کە خاکی پشدەر و بتوێن بەپیتن بۆ کشتوکاڵ بتوان چەند کارگەیەکی لە قوتونان دروست بکەن بۆی بتوانین ئەو بەرهەمانەی لە کاتی پێگەیشتن لە بازارەکان ساغ نابنەوە بتوان لەو قوتوانە بنێرن و دواتر ڕەوانەی خوار و شارەکانی تر بکرێن. بەڵێ کاک ئەحمەد باسی هەلی کارت کرد. ڕێکخراوەکەتان تا چەند توانیوێتی هەلی کار بۆ گەنجان لەو سنوورەکەی خۆتانە بدۆزێتەوە یاخود بە دیاریکراوی مەبەستم ئەوەیە ڕێکخراوەکەتان تا چەند خولی کردوێتەوە بۆ ئەوەی گەنجان ئامادە بکات بۆ ئەوەی لە داهاتوودا بتوانن پشت بەخۆیان بەستن و هەلی کار بدۆزنەوە؟ بە خۆشحاڵیەوە ئێمە لە ماوەی ئەو 3 ساڵەدا دەیان خولی جۆراوجۆر و سەدان دەرفەتی کارمان دروست کردووە لەم سنوورەدا کە ئەمەیان سوپاس بۆ هەموو پشتیوانێکی نووسنگەی جەنابی کاقوبات کە هەمیشە هاوکار و پشتیوان بوون بۆ ئێمە. دوای ئەوەی کە ئێمە کۆمەڵێک کاری گەورەمان کرد لەم سنوورەدا دواتر لە ماوەی 6 مانگی ڕابردوو ناوەندی گەنجانی پشدەر بودیاندرا کە بە سوپاسەوە بەشی گەنجانی نووسنگی کاقوبات هەستان بە ڕێخستن و پشتیوانیکردنی ئەم شوێنە بۆی کە بتوانێت تێیدا گەنج سوودمەند بێ کە دوایین خول کە ئێستا ئێمە تێیداین بە سوپاسەوە ڕاگەیاندکار و پێشکەشکارەکانی کورساتی ئەزیز کورسات چەند ڕۆژێکە خولی ڕاگەیانیان کردوێتەوە کە ئەمڕۆ دوان ڕۆژ کاک ئاری خولی ڕاگەیانی و هەفتەی داهاتووش ئێمە سەردانی کورسات دەکەین بۆ هەر بە پراتیکی لێش ئەم خولە ئەنجام بدرێ و خولێکی تریشمانە بە ناوی گرافیک دیزاین کە 20 گەنجی تر تێدا بەشدارە و لە ماوەی ئەو 6 مانگەی توانراوە 480 گەنج پەروەردە بکرێ لە بوارەکانی خولی دورمانی خانمان، خولی چینی خانمان، زمانی ئینگلیزی، کۆمپیوتەر بە هەماشەوە خولی سەرتاشی هەموو ئەوانەی کە ئێمە تێدا لێرە خزمەتمان کردووە ئێستا 3 بەشیان لەسەر کار و وەتوانیوانە خۆیان کارێک بخۆیان بنیاد بنێن. بەڵێ کاک ئەحمەد تا چەند گرنگە ڕێکخراوی گەنجانی ڕاپەڕین هەماهەنگی یاخود کۆنتاکتیە بێت لەگەڵ ڕێکخراوەکانی تری لاوان ئایا لەسەر ئاستی ناوخۆی هەرێم بێت لەسەر ئاستی عێراق بێ یاخود گیان بەگشتی؟ ئێمە دوای ئەوەی کە سوپاس بەخوا من ئەم بەخشندەیە دەگەڕێنەوە بۆ گەنجانی ناو ڕێکخراوەکە کە هەمیشە پێیان دەڵێم چیایەکن لەم ڕێکخراوە کۆڵەکەیەکن کە لە چەند کوڕ و کچی ئازیز پێک دێن خۆبەخشانە ماوەی 3 ساڵە کار دەکەن ئەمەیان بەڕاستی تااقەتی دەوێت. ئەم ساڵ لە ڕێگای فەرمانگەر خراوە ناحکومیەکانەوە 2 جار خەڵاتی باشترین ڕێکخراوی سەر ئاسی ڕاپەڕیمان پێدراوە کە شانازەکە بۆوان دەگڕێتەوە و لە ڕێگای فەرمانگەر خراوە ناحکومیەکان و لە ڕێگای پەیوەندیەکانی خۆمانەوە توانیمانە لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی بیانی کە ئێستا بە خۆشحاڵیەوە لەوانەیە ساڵی ئایندە پرۆژەیەک لە دەڤەری پشدەر جێبەجێکەین بۆ 500 گەنج هەر گەنجەی بە بڕی 1000 بۆ 2000 دلار هاوکاری بکەین لە پیشەیەک بکەینە خاوەن پیشەیەک و بتوانین دەرفەتی کاری بۆ دروستکەین کە ئەوەش یەکەم جارە لەو دەڤەرەدا شتێکی وا ڕووبدا و یەکەم جارە لە ڕێگای ڕێکخراوێکی نێودەوڵەتی و ڕێکخراوێکی ناوخۆیەوە بتوانین دەرفەتی 500 کار دروستکەن لەم سنوورەدا. بەڵێ کاک ئەحمەد جگە لە نووسنگەی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان هیچ لایەنێکی تری ڕسمی حکومی هاوکاری ڕێکخراوەکەتانی کردووە؟ بەداخەوە دەکرێت بڵێم ناوەڵا بەس لە ڕووی حیزبیەوە بەڵێ سەرکردایەتی یەکێتی بە سوپاسەوە ینی بەشێکیان بە تەواوی لەگەڵ ئێمە لەسەر خەتن و زۆر بە پشتیوانێکی بەهێزەوە کاک وەهاب و برادران بەڵێ وا دیارە کێشەی هوەری هەبێت بەڵام لەبەر ئەوەی کاتمان نەماوە ناچارین کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆی بەیانی کورسات نوێز بێنین. زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەد حەسەن سەرۆکی ڕێکخراوی گەنجانی ڕاپەڕین کە لە شاری قەڵاتزێوە لەگەڵمان بوو هیوای سەرکەوتنی بۆ خوازین.